لە ئێستاە ئەم فۆتوانە کە ئێستا ئەیبینین سەرکۆ تایبەتە بە دیزاینکردنی جلی کوردی و ئەوەی کە زۆر بە دەستورێکی جوان و سەرنجڕاکێش ئەم جلانە دیزاین کراوە لەلایەن خاتونێکی زۆر زۆر بەتوانا و بە سەلیقا لارا هومەردزەیی کە ئەم جلانە وەکو دیزاینی دەستوری دزەیی ناوی لێناوە ئەم خاتونە بە سەلیقەیە لە کۆلەکشنی زەریا جا کاتێک باسی ئەوە کات کە ئەڵێ بۆ ناوی کۆلەکشنەکەی ناوە زەریا زۆر بە جوانی خۆی لەسەری ڕوونکردنەوە ئەیە کە ئەڵێ چۆن دەریا بەهێزە سەرنجڕاکێشە هەر بۆیە ئەم کۆلەکشنەی ئەم خاتونەش ئەوەنە بەهێزی و سەرنجڕاکێشی تیا هەیە کە بە بەردەوامی کەوتوەتەوە بیری زەریا لە کاتی دیزاینکردنیانە هەر بۆیە ناوی زەریای لێناوە سەرکۆ و لەگەڵ ئەوەی کە ئەبینین زۆر بە دەستورێکی جوان دووریاوە و دیزاینکراوە جلەکان زۆر بە جوانی قماشەکان و ڕەنگەکانی بۆ هەڵبژاردووە و لەگەڵیشە زۆر جوان ئەکسسوارەکانی باڵێن ڕێک خستووە بەڕاستی سەرنجڕاکێشە و هەنگاوی جوانی با بڵێن لێزانانە و شارەزانان لەم جۆرەوە کات گەنجەکانی ئێمەش خۆشەویستیان بۆ جلی کوردی بۆ دروست بێت چۆن باپیرەکانیان لە بۆنە و ئاهەنگەکانە ئەوبەت ئەوان بۆ ژیانی ڕۆژانش هەر زۆربەی هەرم جلە کوردیانە بووە بەڵام ئێستا گەنجەکانی مەتر لەبەر باڵێن ئیش و کار و ئەمانە لانێت تەنیا لە بۆنە و ئاهەنگەکانە مەجاالیەوان هەبێت جلی کوردی لەبەرکەن بەڵام ئەم هەنگاوە جوانانە وایەن لێ کات هاانیان ئەدات کە لەم بۆنە و ئاهەنگانەیە ئەوان جلی کوردی خۆیان لەبەر بکەن و گرنگی بەم جلە بدەن و ئەوەی کە بەڕاستیش ئەم هەنگاوە ئەبینین زۆر شارەزایانە نراوە لەبەرەوەی کە خاتونێکە با بڵێن چەنەها با بڵێن بە دوواداچوونی کردو زۆر بە وردی هاتووە ئەم دیزاینانە و ئەم ڕێکخستانەی ئەنجامدا و خاتونێکە کە زۆر خوێنەوارە لە بوارەکەیە ئەلبەت لە بوارە جیاوازەکانە زمانی جیاواز پێنج زمان بە باشی ئەتوانێت قسەکەەوە بێگومان ئەمە واکات زۆر بە باشی بتوانێت سەرکە بێگومان خاتولارە لەدایک بووی شاری وێنە لە نەم ساوەیەکێکە لەو کچە کوردانەی کە بێگومان هەمیشە و تومانە لە توانە و بەهرەی کچە کوردەکانمان ئەگەر لە ناو نیشتیمانی خۆشمانانەبێ لە خاچی تێدا و سێبێ ئەتوانێت توانە و بارەکانی بخاتەگەڕ خاتوگە لارا یەکێکە لەو خاتونانەی کە لە سەرەتای تەمەنی و توانێتی لە دوای خۆناغەکانی خوێندنی بەردەوام بێت لە ناو کار و چالاکیەکانەوە چەندین بەرپرسیارەتی بگرێتە دەست ئەم ئەزمموی ژیانی خۆی وای لێ کردووە کە بتوانێت چەندین زمان وەکو تۆش ئاماژە و پێات چەندین زمان بزانێت لە زمانە جیاوازەکان و لە هەمان کاتی شاتوانیوێتی کە لە ئاخیر کاریا بتوانێت کۆلەکشنێکی تایبەت دیزانێکی تایبەت بە خۆی هەبێ و بتوانوی کە لەوێنەکانی شائع بینین ئەم جلوبەرگە کوردەواریە بەشێکە لە کللتوری ئێمە چۆن خاتونێکەگە لێرەش لە دایک نەبووە چۆن بتوانێم کللتورە بپارێزێ چۆن بتوانێم جلوبەرگانە بە شێوازە ڕەسەنایەتەکەی خۆی بیپارێزێ و لە هەمان کاتیشا ئەوەی کە زۆر جار گرنگە ئەڵین وزەکە هەیە بەڵام تۆ چۆن بەکاری هێنی و بێگومان هەموو خاتونێکیش وزەیەکی تایبەتی خۆی تایە چون کاتانین کە توانن شان بەشانی پیاوان بگرە زیاتریش بەهرەکانی خۆیان بەکاربێنن لە چەند بوارێکی جیاوازە ئەوەشی کە زۆر گرنگە ئەو حەزەی کە خۆت هەتە یعنی کە تۆ کۆمەڵی بەرپرسیارەتی گرتوۆتە بەردەم خاتولارە حەزێکی تایبەت بە خۆی هەیە هاتووەم حەزەی خۆی خستۆتە بواری جێبەجێکردنەوە لە بواری جلی کوردیە لە بواری ئەو دیزاینانەیە کە بە چەند شێوازێکی جیاواز و ڕێخستنی ڕەنگەکان و ڕێخستنی ئەو بابەتانەی کە پەیوەستە بە جلی کوردیەوە اینجا سەحر شتێکی زۆر جوانی نووسی بوو لە بابەتەکەی خۆیان من حەزەکەم ئەو بابەتە جوانەی کە نووسیەتی من حەزەکەم بیخوێنمەوە بۆی کە حەقێک بین بە خاتولارە ئەڵێ لێت ناگەڕم کە چەندە سەربەرز و شانازی چونقە حەقدا بەم نیشتیمانە بناسی لێت ناگرم کە چەندە بەلەنجەولاری چونکە ڕۆڵەی خاچی ڕەنجینی کوردەواری بێگومانە مەش ڕنگدانەوەی هەبوو لە جلەکانیە بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بتوانێت زیاتر ئەگەر لێرەش نەبێ لەم خاکەش نەبێ لە وڵاتانی دراوسێ گرنگی بە کللتور و کەلەپوری کوردبات ئەم جلە کوردیانەش بەشێکە لە کەلتوریە باڵێ و لەگەڵ ئەم فۆتۆ جوانانەیە کە بەیەکەوە بینەری بووین و هیوای ئەوەی کە ئیشەڵا کەسانی دیکە دیزاینەرەکانی دیکەش هەر بەم شێوەیە بە جوانی و لێزانانە لە بوارەکە ئیش بکەن و هەنگاو بنێن